لە 2010 تا ئێستاش کە بەردەوامین چوار لیوای تری هێزەکانی هەفتا و هەشتا کە برین لیوای هەفتەیە لیوای پانزدەیە لیوای هەژدەیە لیوای نۆزدەیە ئەوانش فەرمانەکانیان هاتۆتە وەزارەت وەکو ڕۆتینیاتی نووسراوەکانیان گەیشتۆتە وەزارەت ئێستا لە وەزارەتی پێشمەرگا فەرمانوشتەکانیان دەرچووە ئێمە خەریکی ئەم لیوایانشینکە لە یەکەی هەفتا بۆمان دێت و لە یەکەی هەشتا بۆمان دێتن ڕێکیان ئەخین وەکو میلاچیان کە وەک ئەو چواردە لیوای خۆمان لێ کردووە هەیکەلی وەزارەتی پێشمەرگا هی لیواکانمان جیاوازی هەبوو لەگەر هەیکەلی شەبەکەی تەنزیمی لیواکانی یەکەی هەفتا و هەشتا ئێمە لێرە وەکو بەڕێوەبەرات پلاندانان هەیکەلی تەنزیمی خۆمان هەیە و شەبەکەی تەنزیمی خۆمان هەیە بۆ ڕێخستنیان ئێستا و خەریکین تقریبا 180 تەواو بووە یعنی هیچ کێشەیەکمان نەماوە بەس لە ڕووی ڕێخستنەوە ڕێکیان ئەخین جەماوەری دڵنیا دەکەینەوە ئێمە بەردەوامین لەسەر ڕێخستنەوەی هێزی پێشمەرگا کە هەموو هێزەکانی پێشمەرگا دەخرێنە سەر وەزارەتی پێشمەرگا وەزارەتی لەژێ چەتری وەزارەتی پێشمەرگا شوکارەکان دەکرێت و فەرمانەکانی وەزارەتی پێشمەرگە جێبەجێ دەکەن هێزی پشتیوانی وەیەک و دووش هەردوو لایەن نووسراوی ڕسمیان ئاراستەی وەزارەتی پێشمەرگە کردووە ئێستا هاتوونەتە سەر وەزارەتی پێشمەرگە وەکو نووسراو بەڵام هێزی پشتیوانی یەک و دوو ڕۆڵێکی کاریگەریان هەبووە لە هەم لە شەڕەکان و هەم لە ناو هێزی پێشمەرگەی کوردستان ئەمانە ئەبێ فترەیەکی ئەوێتن بۆی بتوانین میلاکێکی ڕێک و پێچیان بۆ دابنین